واشنتنمان بەجێهێشت و پاش 5 کاتژمێرونی و بە فڕۆکە گەیشتینە لۆس ئەنجلس لە ویلایەتی کالیفۆرنیا تا ئەوەی کەمێک لە ڕووداوە سیاسیەکانی واشنتن و شەڕی تازەی دۆناڵد ترەمپ و CNN دوورکەوینەوە. ئەم جارە باسی ڕووداوێکی هونەری جیهانی وەک ئۆسکار بکەین کە بە پڕبینەرترین بۆنەی هونەری لە دنیادا ئەژمارەکرێت. شاری لۆس ئەنجلس ماڵی پیشەسازی فیلمی هۆلیودە و چەندین ستۆدیۆی بەرهەمێنانی فیلمی هەیە. ئەمەش بۆتە دەرفەتێک بۆ لە ئامێزگرتنی ئاهەنگی خەڵاتی ئەکادمی ئۆسکار. شاری لۆس ئەنجلس و شەقامی هۆلیود بۆ خۆی ستۆدیۆیەکی کراوەیە بۆ ئاهەنگ و نیشاندانی بەهرە و توانای هونەری جۆر بەجۆر. بەڵام هەوڵەکەی ئێمە بێفایدە بوو. وا بزانم هیچ شوێنێک نەماوەتەوە بێ کاریگەری سیاسەتەکانی واشنتن و لێدوانە سەیر و سەمەرەکانی دۆناڵد ترەمپ. ئەم جارە ترەمپ و کاریگەریەکانی لە شەقامی هۆلیود لە نزیک ستەیجی ئۆسکار خۆیە بینێتەوە. Make Hollywood great again. It's a lot of tension in the air because of the either you love President Trump or you hate him. There's a big conflict right now, and a lot of people are boycotting the Oscars not to watch it. Some people are going to watch it because some of the actors, the people that are going to be either winning the awards will be saying negative things about the President Trump. Welcome to Hollywood, you have arrived. It's not it's not the same this year. Like it used to be, just about good movies, no politics involved, you know, with the children, you know. That's what I'm hoping. کەشوهەوای شارەکە یەکێکی ترە لە تایبەتمەندیەکانی شاری لۆس ئەنجلس. لێرە تەنیا هاوین و بەهار هەیە. جوانی سروشتەکەی بۆتە دەرفەتێکی بازرگانیش. بەڵام پێچێت نە بەهارەکە بۆ هەمووان بێ و نەبوو جەزە بەلاحەکەشی. بە گەشتکردنێکی خێرا بە سەنتەری شاری لۆس ئەنجلس باوەڕ بە چاوەکانت ناکەی کە ئەمە ئەمریکایە. لەگەڵ ئەوەی ئەم شارە باوەشی بۆ کۆچبەران و پەنابەران کردەوە، دژ بە دۆناڵد ترەمپیش ڕاوەستایەوە کاتێک بڕیاری ڕاگررتنی گەشتیدا بۆ هاوڵاتیانی وڵاتی زۆری نەموسڵمان، بەڵام شارەکە گرفتێکی زۆری لەگەڵ هاوڵاتیانی خۆیدا هەیە. We need to fix the homelessness. We need to stop giving money to other countries that say death to America. We need to help these people find jobs, get back on their feet. ژمارەی کەسانی بێماڵ و حاڵ لەم شارەیە لە لۆس ئەنجلس زیاتر لە ژمارەی دانیشتوانی چەندین قەزا بێ لە کوردستانە. 250,000 کەس بێماڵ و حاڵە. ڕۆژانەش بە هەزاران کەسی تر بێماڵ و حاڵە بێ لەم شارە. ئەمە ڕووە شاراوەکەی ئەو شارەیە کە هۆلیودی تایە و کە ئۆسکاری تایە.